سلااو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هیوادارم لە هەرکوێهان شاد و سلامەت بن. بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕانی ئەم هەفتەمان تەرخان کردووە بۆ دیداری کاناڵی ئالتەرناتیڤی شۆرایی لەگەڵ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا سەبارەت بە مانەوەی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران لە باشووری کوردستان و هەروەها وەزعیەتی ئۆپۆزیسیۆنی چەپی ئێران، هۆکاری پژوبڵاوی و ڕێکاری هاوکاری و لە یەک نزیک بوونەوە. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێننەوە. سڵاو ئازیزان، ئەم کاتتان باش، هیوادارم کات و ساتێکی خۆش بەرنا سەر لەگەڵ بەرنامەکەمان بەرنامەی ئەم جارەمان بە خۆشحاڵی و بەرنامەی هەفتەی ئەم جارەمان و دەست پێ دەکەین ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز هاوڕێ ئازیز و خۆشەویستمان هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی ئێران، کۆمەڵی ئێران. بە خۆشحاڵی و هاوڕێگیان بەخێر بێی سەر و سەرچاوم بۆ بەرنامەکەمان. منیش زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ بەڕێستان، بۆ بینەرانی کەناڵەکەتان و سڵاوم هەیە بۆ هەمووتان و لە خزمەتتاندا. هاوڕێگیان، دیارە خۆت و بینەرانی ژەزانن ئێمە لە بەگشتی ئێستا ماوەیەکی ساڵێکە زیاترە لە ئێران ناڕەزایەتیەکان بەردەوامە لە دژی جمهوری ئیسلامی ئێران و بە شۆڕشی ژینا ناسراوە و ئێستاش درێژەی هەیە لە ئێران. جا دبینین لەم ئاخیرەیدا لە ئێران جمهوری ئیسلامی ئێران دەستی بە پلانێکی کردووە لە کوردستانی عێراق بۆ دژی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و یەکێک لە هەنگاوەکانیشی دەستی بردۆ بۆ تیرۆرکردنی هەڵسوڕاوانی سیاسی. دیارە جمهوری ئیسلامی ئێران پێشتریش بەردەوام لە 2 ساڵی 90ەکەوە بەردەوام هەڵسوڕاوانی ئێرانی دەستی ڕاگەیوە بۆ تیرۆرکردن و لە کوردستانی عێراق بۆ چەتشێگەیەک بۆ گەشەدانی بەرژەوەندەکانی جمهوری ئیسلامی ئێران. بۆیە دەمەوێت لێرەکانە من پرسیار ئەوە بکەم سەرڕای ئەوەی کە لەم ماوەیەدا چەند حاڵەتێک تیرۆرکردن ڕوویداوە لە کوردستانی عێراق و پێشتریش لە ساڵانی ڕابردوو تیرۆر هەبووە، بڵین هەڵسوڕاوانی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی تیرۆر کراون لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە و ئەم تیرۆرانە بەردەوامن. من پێم خۆشە هۆکارەکەی ئەوەی بە دیاریکراوەی دیارە بەگشتی تیرۆر مەغزایەکی فراوانی هەڵدەگرێ مەقسەی لەسەر بکەین بەگشتی، بەڵام منەمێ زیاتر ئەم تیرۆرانە بکەین لە کوردستانی عێراق گەر ڕوبەڕووی ئۆپۆزیسیۆنی ئێران دەبێتەوە. هۆکارەکەی چییە؟ ئێران بۆ ئەمە ئەکات لە سەردەمی شۆڕشی ژنجیان ئەمەی مەسەلەی ژیناگە پێشتر دەستی پێکردووە، هۆکارەکەی چی؟ ئایا بە بەجێڕوانینی بەڕێزت بۆ ناگەڕێتەوە ئێستا لە ناوخۆی ئێران جموجۆڵی ناڕەزایەتی کرێکارەکان و ناڕەزایەتی خەڵک بەرەو گەشەکردن دەچێ ئێران بۆ وەکو بیانۆک بەکاری دێنێ، واتە بۆ سەرکوردکردنی ناڕەزایەتەکانی خەڵک دێهێرش بکاتە سەر ئۆپۆزیسیۆنی ئێران و تیرۆریان بکات یاخود هێرشی چەکداریان بکاتە سەرێ یاخود موشەکبارانیان کە. فەرمووە. زۆر سپاس. پێم وابێت بتوانین بە 2 هۆکاری سەرەکی ئاماژە بکەین. یەکەمیان ئەوەیە کە تیرۆر بەشێکە لە پێناسەی کۆماری ئیسلامی، وەکو ڕەوتێکی ئاینی توندڕەو، کوشتن، تۆقاندنی نەیارەکانی خۆ لە بینبردنیان لەسەر ڕێگای دەسەڵاتی سیاسی بێ، دەسەڵاتی حیزبی بێ، بیر و باوەڕ بێ، هەر شتێ بێ کە پەیوەندی بەو فکرەوە بێت. ئێمە شاهدین کە کۆماری ئیسلامی لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە زۆر بێڕەحم بووە نسبەت بە هەموو نەیارەکانی خۆی. شاهدین کە ڕەوتە ئیسلامیەکانی دیکە لە ئەلقاعیدە، لە داعش، لە جەریانی ئیسلامی بنیادگەرە کە بۆ ئەوان ئاینەکەیان هەموو شتێکە و هەر کەسێکی دیکە کە دژی ئەوان بیر بکاتەوە لە نەزەر خۆیانەوە ئەوە گشتنی حەڵاڵە، خوێن ڕشتنی حەڵاڵە
و بەشێکی لەوێەوە سەرچاواگرێت لە ڕاستی لەو بیر و باوەڕەوە سەرچاواگرێت ئەوە جمهوری ئیسلامی ئەگەر چاو لە کارنامەکەی بکەین کارنامەی کۆماری ئیسلامی ئەوەی کە خۆیان دەڵێن نەهزەتی ئێمە یا بزوتنەوەی ئێمە بزوتنەوەی بە قەولی خۆیان حسەینیە بزوتنەوەی سەرکەوتنی خوێن بەسەر شمشێرایە ئەوە بەشێکی لەو فکریەتەوە سەرچاواگرێت و دەسەڵاتێکی توتالیتێر دەسەڵاتێکی سەرڕۆ بێزگە لە کوشتن و قەتڵ و عام و لە بینبردن بە هیچ زمانێکی تر ناناسێ ئەوە پێناسەیەکی ئەتوانم بڵێم هەم بۆ جمهوری ئیسلامیە هەم بۆ دەسەڵاتی وەکو تورکیەیە دەسەڵاتێکی ئاینیە هەم بۆ باقی ئەو هێز و گروپانی تریشە کە بەو شێوەیە بیرەکەنەوە هۆکارێکی دیکەیشی ئەم ساڵانەی ئەخیردا بە تایبەت کە ئێرانی لێ بێت دەرەوەی سنوورەکانی ئێران کە هەر پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە لە ڕاستیدا لەلایەکەوە کۆماری ئیسلامی بە پێی بیرۆکەی خومەینی حەولدان بۆ گەشەکردنی ئاینی ئیسلام ئاینی شیعە لە مەنتەقەکەدا و لە بینبردین تاثیری خۆی بووە و ئەم دەوری ئەخیریش بە تایبەت ئێمە لە بیرمان نەچێتەوە کە لە کوردستانی عێراقا جیا لەم دەورەی کە تایبەتی ترە خۆشتان ئاماژەتان پێکرد شۆڕەشی ژینە ئێمە لە نەوەدەکانە زیاتر لە 350 تا 400 پێشمەرگەی ئۆپۆزیسیۆن و لایەنگرانی ئەوان لە هەرێمی کوردستانە تیرۆر کراون بریندار کراون بەجەستەیی لە بین براون ئەمەش تازە نییە لێرە تازەیەکەی دەگەڕێتەوە بۆ یەک ساڵی ڕابردوو کە ئێمە ئێستش لە سەروبەندی ئەو ڕووداوەداین ئەوی شۆڕەشی ژینە لەم ماوەدا جمهوری ئیسلامی زۆر نیگەرانە لەوەی کە ئەم شۆڕەشە کە لە 25 ئاخرمانجی هاوین بە کاتی ئەو دیو کە پێ دەڵێن شاریوەر لە 25 شاریوەردا ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینایە هەر لێستەوە خەڵک لە ناوخۆی وڵاتە خەریکن خۆیان حازرەکەن بۆ ساڵڕۆژی ئەو ڕووداوە جمهوری ئیسلامی دەیەوێت بە ئەنجامدانی ترۆرەکان لەم دی و سنوورەکان بەگرتن و داپڵۆسین و زیندانیکردن و قەراری قورسی بۆ زیندانیەکان و ڕاودونانیان دەوێت لە ئێستەوە بەر بەو جنبشە بگرێت کەوایە ئەتوانم بڵم ئەوە بۆ ئەم دەورە و بۆ قورسکردنەوەی ئەم نەوع جینایەتانە هۆکارێکی ئەوەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەش جمهوری ئیسلامی پێی وایە بەو ترۆرانە دەتوانێت خەباتی خەڵکی کوردستان دامرکێنێتەوە دەتوانێت نیگەرانی دروستکە دەتوانێت ترس دروستکە هەر بۆ یەکانێک ئێمە لە ماوەی هەفتەیەکە شاهدین کە 3 نەفەر لە ئەندامانی حیزبی دموکرات لە باشووری کوردستانە ترۆر دەکرێن ئەمە ئەگەر چی لەم دی و سنوورەکانەوەی بەڵام ئامانجەکە ئەو دیوەیە بێ ئیزافەی ئەوەی کا بەشێکیش لەم جنایەتە کە لێرە ڕوودەدات ڕاستەوخۆش ڕووی لە هەرێمی کوردستانە بە چ معنە بەو معنایی کە ئەوان دەیانەوێت بڵێن کە سەروەری هەرێمی کوردستان و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە ڕسمیت ناناسن ئەوەیش بە باوەڕی من هۆکارێکی ترە کە هەیەی کە گردوکۆی باسەکەم دەکات بۆ ئەو چەندانە هۆکاری کە عەرزم کردن ئەوانە هۆکاری سەرەکین بۆ ئەو کردوانەی کە جمهوری ئیسلامی لەم ڕۆژانەیشا دەستی پێ کردووە یعنی ئەوەی کە زۆر جار دەوترێت سیاسەتی دەرەکی ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆیە ئەمە بەشێکە لەو سیاسەتە ناوخۆیە کە لە دەرەوە بە ترۆر خەریکە معنا پەیدا دەکات هاوڕێ ینی پرسیارشکە لێرەدا هەیە ئەمە دەبینین لە خۆی عێراق حکوومەتی عێراقی لە دوای ڕوخانی ڕژەمی بەحەس ینی لە ژێر هەیمەنی ئێراندا ئایا ئەمە بۆ منە فشار خستنە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی فشار بۆ سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی بێنێت ینی لە ماوەیدا پلانێکی ئەوە لە گۆڕێدا هەیە لەو بارەیەوە پێم خۆشە قسە لەسەر ئەوە بکەین هەڵوێستی گشتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەو بارەیەوە چی بوو ئایا مل دەدەم بە داخوازەکانی ئێران ینی چ دەکەن بۆ ڕوبوونەوەی ئەم جۆرە فشارەی جمهوری ئیسلامی ئێران دیارە مەبەستان لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئۆپۆزیسیۆنی کوردستانە لێرە ئەینا ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆر بەربڵاوە لیبراڵەکانە سەڵتەنەت خوازەکانە مجاهدە چەپەکان و کۆمونیستە ئێرانیەکانن کۆمونیستەکانی کوردستان بەڵام لێرە مەبەست ئەو حیزبانەیە کە لێرە بارەگا و کوردستان بەڵە بارەگا و شتیانە شوێنی حەوانەوە ئەوەیان بووە تاکوون ئێستا بەم لە حازەوە بڵێ بە کۆماری ئیسلامی لە دوای ڕووخاندنی سەدام حوسێنەوە ئێرە بە حوشەیەکی ئەمن یاوەی بە فارسی پێ دەڵێن
خەڵوەتی خۆیان دەزانن بە حوشەی پشتەوەی خۆی دەزانێت ئاوا چاو لە عێراقەکە بە هەرێمی کوردستانیشەوە هەرچەند لێرە زۆر بۆی نەچوەتە پێشەوە بەڵام لە خۆمان دەزانین لە بەغا ئەوانە لایەنە شیعەکان لایەنهایەکن کە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی بەڕێوە دەبن ئەمە ئەگەر لەلایەکەوە زەختە بۆ دەوڵەتی عێراق لەلایەکیشۆ زەختە بۆ خودی دەوڵەتی هەرێمی کوردستانیش کە تەسلیمی سیاسەتەکانی دەوڵەتی بەغا بێ ئێوە هەر چاو لێ بکەن لە عەرزی ئەم 2-3 مانگەدا بزان دادگای فدراڵی خەریکە چیەکە چی بە خەریکن لە هەرێمی کوردستانەکەن یعنی نایەنەوێ ئەوان ئەو قەوارەیە بۆ ئێران بۆ عێراق بۆ تورکیە بۆ سووریە بۆ هەمووی ئەوانە مەترسیە هەر ئێستا کە ئۆردۆغان و ئەسەد قەرارە بەیەکۆ دابنیشتن و دەنگۆکەی هەیە بە دڵنیاییەوە یەکێک لە ئامانجەکانی ئەم دانیشتنە ئەوەیە کە بزوتنەوەی خەڵکی کوردستان لە کوردستانی سووریە یا لە ڕۆژئاوا دامرکێننەوە نەیهێڵن لە بینی بەرن ئەمە پیلانێکە کاوان ساڵهای ساڵ ئەم چوارلایەنە بوویانە بۆ یەکانێت دەوڵەتی عێراق فشار دەهێنێ بۆ هەرێمی کوردستان لە بە قانون و بە یاساکانی خۆیان بەوەی کە ئەم ئۆپۆزیسیۆنە لە دەورانی حکوومەتی هەرێم لێرە ئێمە لێرە بارگامان نەکردوێتەوە بێزگەلەوە پەیوەندی بزوتنەوەی کوردستانی ئەمدی و ئەودی و ڕۆژهەڵات و باشوور پەیوەندیەکی ئەتوانم بڵێم خەرەگەر نڵێن 100 ساڵە لاقل 70-80 ساڵە بەیەکەوە ئەم پەیوەندیە هەیە لە ڕۆژە سەختەکانە لە ڕۆژە ناخۆشەکانە لە هەمووی ئەو کاتانەیە یارمەتی دەر و پشتیوانی یەکتری بووین پس کەوایە ئەمە بڵێ فشار هەیە بۆ سەر حکوومەتی هەرێم فشار هەیە بۆ سەر دەوڵەتی عێراق بەڵام دەوڵەتی عێراقیش دەیەوێت ئەم فشارە چەند لایەنە بکا لەسەر هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی باشووری کوردستانیش بە باوەڕی من بربەرەکانی لەگەڵ ئەو سیاسەتەی جمهوری ئیسلامی و بربەرەکانی لەگەڵ ئەو سیاسەتەی دەوڵەتی عێراق لە واقعە پێش ئەوەی دیفاعکردن لە مێژوویەکی هاوبەشی خەباتی هاوبەش لەگەڵ ئەم دیکتاتۆرانە بێت دیفاعکردنە لە مانەوەی هەرێمی کوردستان بە هەموو کەم و کوڕیەکان و ڕەخنەکانیش کە بمان بێ کە هەمانە لێ پس کەوایە ئێستا ئەرکەکە ئەوەیەکە لە بەرابەری ئەم زەختەدا امتیازێک بە حساب دێ بۆ دەوڵەتی عێراق جیا لە جمهوری ئیسلامی کە بیەوێ لێرە تەلاتێن کە بیەوێ حکوومەتی هەرێم خاتە مۆقفێکەوە کە لەو دیوە خەڵک ناڕازی بن بڵێن کوڕەکانمان لێرە دەکوژرێ ئەمنیەتیان نییە منداڵەکانمان کچمان کەسمان کەەوە بە قازانجی هیچ کەسێک نییە بەو لە حازەوە هەم جمهوری ئیسلامی قازانجەکە هەم دەوڵەتی عێراق خەریکە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی لێرە دەباتە پێشەوە و ئەوەی کە لێرە زەرەرەکات بزوتنەوەی خەڵکی کوردستانە لەم دی و لەو دی و سنوورەکانی و حکوومەتی هەرێمی کوردستانە کە قەوارەکەیشی ڕۆژ بە ڕۆژ زیاتر لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بە هاوکاری لەگەڵ دەوڵەتی عێراق دەیانوێت کۆلەتری بکەنەوە باش هاوڕادی لەو ناوەدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی مەبەستم ڕۆژهەڵاتی کوردستانی لە باشووری کوردستانن جوابیان بۆ ئەوە چ دەبێت ئایا بە تەواوی هێزی چەکدار لە خۆیان دادەماڵن بارگەکانیان دەپێچنەوە وەکو خۆی ئێران دەیڵێ یعنی بەو شێوە دەبیان یاخود بۆ خوان ڕێ و شوێنی تر دەگرنە بەر لەو بارەیەوە وەکۆی خۆت بزانیم وەکو هەم لایەنەکانی تر و هەم حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵا ئەنی لەو بارەیەوە دیارە بارنامەی دەرکردووە ڕاگانی دەرکردو بەڵام پێم خۆشە لە زاری خۆتەوە بە تەواوی بەس بینەران بزان گوێگران بزانن لەو بارەیەوە ئۆپۆزیسیۆن چ دەکات ئەوەی ڕاستی بێت ئێمە هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی تەسیرگوزار لە کوردستانی ڕۆژهەڵات کە لەم دیوە شوێنیان هەیە هەم لەگەڵ حکوومەتی هەرێمیشا لە حاڵی قسە و گفتوگۆ و دیالۆگ داین و ئێمە هەموو لایەنەکان کۆچین لەسەر ئەوەی کە جواب بەم سیاسەتەی جمهوری ئیسلامی نەدەینەوە هەروەکو عەرزم کردی جوابدانەوە بەم سیاسەتەی جمهوری ئیسلامی مەحدود نابێتەوە بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو لە عینی حاڵیشدا ئەمە لە دژی خودی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دژی خەڵکی هەرێمی کوردستانە لە باشووری کوردستان ئێمە وتومانە کە ئەو بارەگایەنەی کە هەمانە هەموو لایەک قسەمان لەسەرەوە کردووە کەم بارەگایەنە بارەگایکی سیاسیە بارەگایکی عسکەری نییە و تویشمانەکە ئێمە بە تایبەت لە دڵی شۆڕشی ژن ژیان ئازادیە ئەگەر ئێمە بمانویستایە خەباتی چەکداریمان بەو شکڵی پێشووی وەک خەباتی چەکداری بکردایە ئەو هەموو داوامان لێکران لەناوە ئەو هەموو ئینتزار و تەوەقع مەترحکراکە هێستان بنێرنەوە چەکمان بۆ بنێرن کەس ئەوەی نەکرد
پس کەوایە ئەم هێزە ئێستا لە حاڵی حازرا کە لەم دیوە لە شوێنهایکی دیکەشە لە بارگاکانی بارگاکان غیرە نظامی کراوە، بارگاکان خەڵکی بە ساڵاچووی تێدایە، خەڵکی بریندار و نەخۆشی تێدایە، منداڵی تێدایە، ڕەوزەی تێدایە، باخچەی ساوایانی تێدایە، ئەوانەی تێدایە کەوایە ئەو فشارەی کە جمهوری ئیسلامی دەیهێنێت بۆ سەر هێزی پێشمەرگە بە ناوی ئەوەوە بۆ هەرێمی کوردستان ئەو فشارە واقعی نییە. هەموو کەس دەزانێت پێشمەرگە لە هەموو بنەبەردێک ئاتوانێت بحەوێتەوە بە 5 ڕۆژ و 6 ڕۆژ و هەفتەی ژنان و ئاوی پێ نەبێت بە بابۆڵێک و کۆڵەپشتیەکەوە دەتوانێت خۆی حەشار بدا لە شوێنێکە. ئەو بیانوە ئەوان بۆ شوێنهایکی دێنن کە لەگەڵ خەڵکی کوردستانی عێراقی شتێکەڵە و بە بارگاکانی کۆیە، بارگاکانی زەرگوێز و دەوروبەری سلێمانی هەمووی لەگەڵ خەڵکا تێکەڵ و تەندراوە و هەر کام لە حیزبەکان بیریان لەوە کردوێتەوە کە هێزی عسکەریان و ئەوانەی لە شوێنێک ئێمە وتومانەکە ئێمە حاضر نین کە هێزی عسکەریمان بەکار بێنین، لە عینی حاڵیشە حاضریش نی بڵێن کەم هێزە هەڵدەوەشێتەوە یا ئەم هێزە خەلعی سەلاح دەبێ یا چەکەکانی دادەنێ. ئەو دوولانەمان هەردووچیان وتووە، بەڵام تۆوێت مەشاکەن مەسەلەن تەجروبەهای زۆر گەورەی جیهانی هەیە. کۆنگرەی ملی ئەفریقا ئەو کاتێک کە ڕەهبەرەکەی لە سجنا بوو زیاتر لە 20 و چەند ساڵ هێزی چەکداری بوو، بەڵام تەقەش دەتفەنیۆ نەهات لە ئەفریقای جنوبی یا ئەفریقای باشوور هێزی چەکداریشی بوو. لە ئیرلندا شینفینگ شاخەیەکی نظامی بوو، شاخەی نظامی بوو، شاخەی لە پارلمانی چالاکیەکە، بەڵام شاخەی نظامیشی بوو خۆ نەهات بەکاری بێنی. هەر ئێستا لە تەجروبەی لە کوردستانیشە لە پەنای خۆشمانە ئەوانە هەیە. پس کەوایە ئەم هێزە بۆ ئەوە نیە وەفشاری جمهوری ئیسلامیش ئەوە نییە، جمهوری ئیسلامی پێی وایە بە فشارهێنان بۆ سەر حیزبە سیاسیەکان لە باشووری کوردستانە بزوتنەوەی خەڵکی کوردستان لە کوردستانی ئێرانە سەرکوتەکە. ئەگەر وا بوایەت دوای ئەعدامی قازی محەممەد و هەواڵەکانی جنبشی خەڵکی کوردستان کۆتایی پێدا دوای کۆماری مەهاباد، ئەگەر وا بووە دوای شۆڕشی ساڵەکانی 46 و کاکسمالی شەریفزادە و معینیەکان و ئەوانە کە کمیتەی انقلابی حزبی دموکراتیان دروست کرد شۆڕشی کوردستان کۆتایی پێداهات، بەڵام ئەوە هەر چەند ساڵ دوایەوە دەستی پێکردەوە. ئەوە بۆ جمهوری ئیسلامی خەیاڵی خاوە، هەموو ئەزمونەکانیش ئەوەمان پێ دەڵێ ممکنە نەکسەیەک دروست ببێ، ممکنە کورتماوە خەڵکی کوردستان، بەڵام چونکە ستەم و بێعەداڵەتی هەیە و چونکە دەرەتانێک بۆ ئازادی فعالیەتی سیاسیش نییە، من تاکیدم لەوەی کە نە ئەو خەباتی چەکداریە تەواو دەبێ و نە خەڵکی کوردستانیش حاضر دەبێ نە هێزەکانی نەخۆشی ئەسلحە دابنێ. بەس کەوایە ئەوە هیچ لایەک لەسەر ئەوە تەوافقی نییە کە خەلعی سەلاح بکرێن و دەزانین نیەتەکەی جمهوری ئیسلامیش ڕاستە ڕوو لەم دیوە ئێستا لە بارگای حیزبەکانە، بەڵام ئەسڵەکە ڕووی هەدەفەکە لە خودی شۆڕشی ژیان ئازادی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لەو خەباتە مەدەنیەیە کە ئێستا لە ئارادایە، بەڵام لەوێ چ دەکا خۆ بارگایەک نییە. ڕۆژانە خەڵک بە دەیان کەس دەم شار لەو شار بزوت دەمە فعالین سیاسیان دەگرێ، بەڵام هەر ئیدامەی هەیە. یعنی جمهوری ئیسلامی لەگەڵ لەواقعدا کڵافێکی سەردەرگوم بەرەو ڕووە کە ناتوانێت سەرداوەکە بدۆزێتەوە لەکوێوە بێ ڕێگا چارێک بۆ خۆی پەیدا بکات. ئێستا ئەوەی کە بە نیشانەی گرتووە ئێرێ ئەم دیوە، بەڵام ئەسڵی هەدەفەکە هەروەکو عەرزم کردی هەم ڕۆژهەڵاتی کوردستانە و هەم دەوڵەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو دوانە نیشان. زۆر چاکە بەش هاوڕێ ئێمە دەبینین خۆ جمهوری ئیسلامی ئێران بەردەوام ناڕەزایەتەکان لە ناوخۆ گەشە دەکات، یعنی پەرەی پێدەدرێ و خۆ شارت بێدا لەگەڵ ئەوەشدا لە قوڵایی ئێرانیش ناڕەزایەتی کرێکارەکان وجودی هەیە، یعنی ئەوە بەردەوام هەیە. پێ دوایە ئەم جۆرە فشارانە ئێستا بۆ سوێنی ئێرانی پاشەکشە بەم هێزەی ناوخۆ دەکا، چکە خۆ ینی پێدوانی ئەم هێزەی ناوخۆ لەگەڵەوەی سەرکوت زیاتر دەکرێت، ئەم هێزە زیاتر بە گڕوتتر یەکگرتووی زیاتر دەبێت لەو ڕانگەی ئەوەی کە ئێمە زۆر جار باسی دەکەین دەڵێن شۆڕش بە معنایەک ئەوەی کە دەڵێن لە ئێرانە شۆڕشە بۆچی بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕ لە فکریەتی جامعەکەدا دروست بووە، لە بیرروباوەڕی ئەو کۆمەلگایدا دروست بوو، ینی ئینقلابێک یا شۆڕشێکی بە معنای فکری لە کۆمەلگای ئێراندا کراوە، بۆ معنایی کە خەڵکی ئێران تەنانەت ئەو بەشەی کە متەوەهم بوو خۆشباوەڕ بوو نسبەت بە کۆماری ئیسلامی، ئەمڕۆ کە کۆماری ئیسلامی ناوێت
باوەڕ کۆن ئەگەر ئێستا لەو جامعەیەدا ئەو هێزە سەرکوتەی کە زیاتر لە 1 ملیۆن نەفەر جمهوری ئیسلامی هێزی سەرکوتی تۆکمەی هەیە و بە قەولی خۆی چەند ملیۆنی تریش بەسیجی کە خومینی دەیکوت بەسیجی 20 ملیۆنی دەبێت دروستکەین هێزە سەرکوتکەرەکەی و ئەو پارە بە لێشاوی کە بۆی هەڵڕەشتون ئەوانەی لێ بکەیتەوە جمهوری ئیسلامی نیو سەعات بەرگەی نفرەتی کۆمەلگای خەڵکی ئێران ناگرێت. بنابەرین لە کۆمەلگای ئێراندا ئینقلاب کراوە، ئینقلاب لە حاڵی گەشەکردن و بەرەو پێشووندایە. ئینقلاب هەر ئەوە نیە ئاڵوگۆڕێک لە دەسەڵاتە. بۆچی ئەمە مەسەلەن بەوەی کە لە عێراق ڕوویدا پێمان نەکوت ئینقلاب، بۆ کۆمونیستەکان پیان نەکوت ئینقلاب، چونکە ئینقلاب لە مێشکا ڕووی نەدابوو. حکوومەتێک بە مجەسەمەکانیەوە و بە دەسەڵاتەکەیەوە و بە دەستگای ئەمنیەتی و بە هەموو شتێکیەوە ڕووخا، هیچ ئاسەوارێک لە حکوومەتی بەعز نەما. بۆ کەس پێ نەوت ئینقلاب، بۆ یەکانێ لە حەزر و فکر و بیر و باوەڕی ئەو کۆمەلگایەدا شتێکی بەدیلێکی تر شکڵی نەگرت کە جیاواز بێ لەگەڵ ئەوەی پێشووتر. ئەومان بینی کە لە عێراق من، بەڵام ئەوەی کە ئەمڕۆکە لە ناخی کۆمەلگای ئێرانە خەریکە دەکوڵێ خۆ حازرکردنە بۆ شتێکی دیکە لە عەلەیهی جمهوری ئیسلامی. کەوایە من دەڵێم ئەم ئینقلابە ئەم شۆڕشە ئیدامەی هەیە، ئەو شۆڕش هەمیشە و دایموانی هەر بەرەو پێشەوە بڕوا، هیچ شەڕێک لە دنیا داوانیە. شۆڕش بۆ خۆی شەڕە، بربەرەکانەیەکی چینایەتی، سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، هەموو شتێکە لە هەموو بوارەکانیدا. ئەگەر لە بواری خیابانە لە کۆمەلگای ئێرانە بەنەوەیەک پاشەکشێکراوە، بەڵام بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە حاڵی گەشەکردندان ڕۆژانە لەبەر ناوەندەکانی دەسەڵاتە لە فەرمانداریەکان و لە ئوسمە حافزەکان و لە ئەوانی دیکەەوە نییە کە ئەتساب و مانگرتن نەبێت لە زانکۆکان. ئێوە بزانە ژنی ئێرانی چ دەکەن ئەمڕۆکە؟ ئەو ژنەی کە 40 و چەند ساڵە بە حجاب و مەقنعە و ئەوانە کردویانە بەدیل، ئەمڕۆکە مەلاکان بۆ خۆیان دەڵێن ژن گوێ لە ئێمە ناگرێت، ئێمە دەمان بزانە مەسەلەنەوەی پێڵێن مەندیلی مەلافڕێدان بۆ بە ڕسم لەو کۆمەلگایەدا. ڕۆژانە خیابانەکانی تاران و شارە گەورەکان و سنە و شوێنەکانی دیکە ببینە هەر ژنی سەرڕوتە. ئەمە ئینقلابە کراوە لەو کۆمەلگایەدا، بەڵام ئاڵوگۆڕ لە دەسەڵاتەکەدا درەنگ و زوو کەوتووە. پس کەوایە من دەڵێم با ئەو خەباتە، چ خەباتی کرێکاری، چ خەباتی خوێندکاری، چ خەباتی ژنان، چ بزوتنەوەی شۆڕەژێرانی خەڵکی کوردستان، هەمووی ئەمانە لە حاڵی ئاڵوگۆڕ چوونە پێشەوە. ئێوە تماشای خۆتان فلیمەکانە بینن، باوکە شەهیدێک گیانبەخت کردوویەک دەچێت کەیچێک دەبات و کێکەکەبا لەسەر گۆڕی کوڕەکەی ساڵ تەوەلودی بۆ دەگرێت. خۆی خودی کەڵپی شۆڕشە لە نێو قوربانیەکاندا کلیپەکانی بڵاو دەکەن و باوشێک دەچێت لەسەر گۆڕی کوڕە یا کچە گیانبەخت کردوەکەی سرود دەڵێت، کلیپی لێڵەگرن بڵاوی دەکەنەوە. باوشێک سخۆڕانی دەکات دەڵێت جەلا دەکەن ئێمە لێتان ناگوزارێن، یا دایکێک سخۆڕانی هایەک دەکات کە ئینسان مووی بەدەنی ڕاست دەبێتەوە کە ئەو شور و جەسارەت و لەکوێ هاتووە. ئەوانە جەسارەت مەحسوولی ئینقلابە، مەحسوولی یەکگرتوویە، مەحسوولی ئاگاهیە. پس کەوایە من دەڵێم ئەو ئینقلابە بەردەوامە، بەڵام نەک لە شکلی تون و تیژیەکەی خیابانی کە کۆماری ئیسلامی پێی تەحمیلکردن بە لاوەکانی ئێمە. ئێستا ئەو ئامادەجیە بەو معنایە لە باری سازمانی و لە باری ڕاهبەری و لە باری دروشمەکان و لە باری ئیستراتیژی سەرکەوتنەوە هێستا کوێنێ ئەوانە و ئامادەجیانە نەبوو. جمهوری ئیسلامیش پێی خۆش بوو بەرەو توندی تیژی و بەرەو سەرکوتی بەرێ. بەڵام من دەڵێم ئەم خەباتە درێژەی دەبێت، ئەم ناڕزایەتیانە ئیدامەی دەبێت و من پێم وابێ ئەو شۆڕشە لە ناخی خۆیدا خەریکی ئاڵوگۆڕهایکی گەورەیە. کۆماری ئیسلامی ئێستا کۆماری ئیسلامی 1 ساڵەوە پێش نییە. ئەوەی کە لە عەرەبستانە پاشەکشێ دەکات ئەوە حاصلی شکست لە ناوخۆی ئێرانە. ئەوەی کە لە سووریەدا پاشەکشەی پێدەکەن و ئەو هەمووی لێ دەکوژن و دەنگ وزەی لێوە نایە حاصلی پاشەکشێ لە ناوخۆی ئێرانە. ئەوەی کە لە یەمەن بێدەنگ بووە تاکوونێ دوێنەکە دەیکوت کوێ چی دەکەین و چی دەکەین و ئەران هەر دەڵێ هیچ نەبووە. ئەو هەموو خەڵکی ئێرانە پاستار هەچیەکەن بالاخره خەڵکی ئەو کۆمەلگایە بوونیت بگیان لەو شوێنانە بە کوشتیاندان چی لێ. لوبنان لەکوێ ئێستا لەکوێ سیاسەتی ئێرانەیە؟ فەلەستین هەر تاوێنەتاوێ لە ڕێگای حیزب الله و چەندانە موشک داون بۆ ئیسرائیل و ئەو هەموو وێرانیە دروستەکەن لەگەڵ ساڵەکانی مەسەلەن 80کان و دوای 90 ئەوانە بێن و پێشەوە کۆماری ئیسلامی لە هەمووی ئەو بوارانەیە پاشەکشەی کردووە. بەڵام ئیتر
خۆ بۆ هێزێکی ئاوا کە لە منتەقەیە ئیدعای هژمۆنی هەیە خۆ پاشەکشی وەکو پاشەکشی هێزێکی چکۆلە نییە دەیەوێت وا پاشەکشێکی بکە کە پێوەی دیار نەبێ بنبەست لە مەسلەی بەرجام و سڵح و پێگەیشتن لێ هەر رووسیا ئەو ڕۆژانە کە متحیدیەتی ئەو هەموو پابادەی پێداوتی ئەو سێدانە جەزیرە ئەوانە هینی وڵاتانی عەرەبی نە هینی ئێران نییە ئەویش فەرشەکەی لە ژێریان کێشا دەرەوە چین بە جۆرێکی دیکە خەریکە لەگەڵی معاملاکات و سیق ئەوانە حاصلی چییە حاصلی ئەوەیە ئەو دەوڵەتانە ئەگەر هەزار سەرکوتکەریش بن ئەگەر دەوروبەر زانیان خەڵکی خۆیان خەڵکەکە تووڕەن لێیان لێیاندا لەسەر قینن بۆ ڕووخاندن ئەوانی پشتیوانیان لێ ناکەن و ئەوانی بە سیاستەکانی خۆیان ناسنەوە باشە هاوڕێ ئێمە بەس لە ناوخۆیەکەین کڵپەیەکەیە کڵپەی شۆڕش و گەنجان و لاوان ژنان و بەگشتیە تا کرێکاران لە سەراسەری ئێراندا چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە تاران و لە شارەکانی تر بەردەوام ناڕەزایەتیانە هەیە یعنی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوان بەردەوام بەرەو یەکگرتووی ئەچن بەڵام باشە بۆ کارچی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی یعنی ئەو ڕۆڵە نابینن ینی ئەوەی گەر پێویستە لە ناوخۆی ئێران بیچێردرێت یعنی سیرەکەی لە جیاتی بەرەو یەکگرتووی بڕۆن پشتیوانی ئەم شۆڕشەی ناوخۆی ئێران بکەن بۆی پەل بچێشە بۆ ڕوخان و ڕاماڵینی ئەم ڕژێمە فاشیزمە ینی خۆیان نەبنە بەربەستێک بۆ ئەم شۆڕشە سەرکەوتوو نەبێت لەبەر یەک هۆکاری نییە هۆکارهایەکی متعدد دەتوانین لێ باسکەین هۆکارێکی زۆر باس بکەین یەکەمیان ئەوەی کە ئەم ئۆپۆزیسیۆنێکی یەکدەست نییە لە لیبراڵەوە لە سەڵتەنەت خوازەوە لە مجاهدەوە لە کۆمونیستەکانەوە لە کەسانی تەرفداری مەسئلەی نەتەوەییەوە لە کەسی ئاینی تێفێکی زۆر زۆر وەسی ئەوە بۆ ئۆپۆزیسیۆنی هەر وڵاتێکی تر کۆمەلگایەکی چینایەتیە ئەوە بۆ خۆی تاسیری هەیە کە ئەوە ئۆپۆزیسیۆنێکی جیاوازی و ناتوانین بڵێن کولی ئۆپۆزیسیۆن وەکو یەکنین ئەوە یەک دووهم ئەوەی کە لەم کۆمەلگایەدا جمهوری ئیسلامی یەکێ لە دڕندەترین دەسەڵاتەکانی سیاسی تاکوونی ئێستا بەڕاستی مێژوو بە خۆی بینیوێتی دەوڵەتێک هاتوانی لەگەڵ نازیزم لەگەڵ فاشیزم لەگەڵ بەعسیزم لەگەڵ ئەوانەیە بینی مقایسەی بکەی کە لە بڕێجێگا سەروگردنێکیشی لەوانەگە زیاتر نەبێت کە ئەزمونونەکانی ئەوانیشی هێناوەت ئەمڕۆکە بەکاری دەبات ئەوەیش بۆ خۆی وە درێژبوونی تەمەنی ئەو دەوڵەتە تۆ مشاکی دەوڵەتیشی وەکو پینوشە تەمەنی ناکا بە 20 ساڵ سەدام حسین لە 76 و 79 دەسەڵاتی سەر و کۆماری بەدەستەوە دەگرێت لە 2003دا دەسەڵاتەکەی تەواو دەبێت زۆرێک لە دیکاتۆ ئەمە 44 ساڵە کودی تەمەند درێژی ئەم دیکتاتۆریش بۆ خۆی هۆکارێکە لەسەر ئەو وەزیەتە بووە یعنی پێت وایە کاریگەری سلبی خستۆتە سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بە تاکید کاریگەری سلبی بووە ئۆپۆزیسیۆن لە مەوزوعی کاری خۆی بۆ معنا بردرا ئۆپۆزیسیۆن دزانی ئەمە زۆر جار وتراوە کە خەباتکار کە معنای چه شخصیەکەی چه حزبیەکەی بێ وەکو ماسی وایە ماسی کە لە ئاوت بڕی ئەو ماسیە لە بین دەچێت تۆ کوردستانی لێ دەرکە ئۆپۆزیسیۆنی کوردستان نەبردراوە لە خەڵکەکەی خۆی بەڕاست و چەپیشیەوە پێگەی ئیجتماعی هەیە خەڵک دیفاعی لێکە جوابی بانگەوازە بەڵام لە سەرتاسەری ئێرانە ئێمە ئەوە خاڵ لە لاوازەکەیە ئەوەی کە ئەمڕۆکە خەڵکی ئێران هەڕەشە دەکەن کە هەموو ئێران دەکەین بە کوردستان معنای ئەوەی دەبین بە حیزبی معنای ئەوەی کاری متشەکل دەکەین معنای ئەوەی خۆمان ڕێک دەخەین ئەو معنە بۆی کانی ئەوەیش باوەڕی من هۆکارێک بوو ئینشعابات لەم ساڵانەی ئەخیردا تۆ لە ڕاست و چەپیەوە بەردەوام ئینشعاب بووە تێ حیزبێک کە بەردەوام ئینشعابی تێدا ڕوئەدا لەسەر کۆلەترین کێشەیەکی بەناو سیاسی و بگرە کە زۆر جار شخصیە و زۆر کێشەی شخصی کە ڕەنگی سیاسی پێدراوە ئەمانە تەئسیری داناوە حزب بە تۆکمەیی بمێنێتەوە حزب بە یەکگرتووی بمێنێتەوە حزب پەرە بستێنێ گەشە بستێنە ئۆپۆزیسیۆن هەرچێکی پێ بڵێ لەگەڵ ئەوەی کە بەردەوام من ناچارم باسی ئینشقاق و ئەمانەت کرد بەڵام من ناچارم پرسیارشکە دێتە بۆ ڕاویژەوەیە هۆکاری ئەم ئینشقاقانە ئایا بە تێڕوانینی بەڕێزت ئەوە ناگەڕێتەوانێ ئەم حیزب ئۆپۆزیسیۆنەکانی بە تایبەتی من دەمەوێت تەرکیز لەسەر ئۆپۆزیسیۆنی باڵی شەپ و گشتی بکەین لە ئێراندا بەگشتی ئەنی ئەو ئۆپۆزیسیۆنە پێویستی بەوە نیە ئەخۆ ئارایش داتەوانێ بەرەو نوێگەری تر ئەنی قۆناغێکی تر ببڕێ ئەنی لە قۆناغ کلاسیکێکی بچێتە دەرەوە ینی بۆ ئەو پێت ئەو هۆکارەکەتەن بۆ ئەوە ناگەڕێتەوە یانێ خۆتەنا بۆ دەگەڕێتەوە ئەوی بۆ کوتت مەسەلەن پەیوەندی بە مەسەلەن ململانەی شخصیەکانەوە هەیە
وكاري أما شيء أما من نعلم فقط من هر لدبي هر لدبي ببي أوي أجر نيوغريش دروس كأوي أجر تازه كشكل لدايق دبي دیسان ئەو جارشکە لە دوونی لێ ڕوودەدا مەسەلەن بۆ نمونە بەڕاشکاوی لێرە قسە بکەمەوەی شەوەیە دیارە لەوانەیە بابەتەکە جیاواز بێ ئەمە بەرنامەی تایبەتی هەڵدەگرێت بە دڵنیای پێویستی تایبەتتر ئێمە قسە لەسەر ئەم جۆرانە بکەین چکە بۆ ئەوەی هەنگاو بەرەو یەکگرتووی بندرێ ئامانجەکە ئەوەی ئامانجەکەەوە نیە بڵین ئەم باڵە لەی باشترە ئەمە هینترە قسە لەسەرەوە نییە مەسەلا ئەبینی لەو چوارچەوەیدا ئەم جۆرە شقاقانەیە گە ڕوویدا لە حیزبی کۆمونیستی ئێرانەوە بگرێت لە سەردەمی مەسعود حکمەتەوە ڕوویداوە ئەگەر ئەوەی مەسعود حکمەت جیا بۆ لە حیزبی کۆمونیستی ئێران لە دواتریش لەو باڵانێگە حیزبی کۆمونیزمی کارگەری ئینکراوە لەویشەوە دیسان جیابوونەوە ڕوویداوە ینی ئێستا بینی چەند جۆر کۆمونیزمی کارگەری هەیە لەنێ ئۆپۆزیسیۆنی ئێرانە بە کوردستانەکەش و بە ئێرانەکەشەوە هەتا مە کاریگەریش گرتوتە سەر خودی عێراقش بە هەماشەوە ئەم لە بوونە ڕوویداوە چکە کاریگەری لێک دەکات لە هەردوو سنوورەکە لە ڕووی چەپ و مەسەلەی ئازادی خوازی یەکترەوە یعنی پرسیارەکە ئەوەیە بۆ دەبێ ئەوانەیە گەر نوێن دەگەر شقاق دروست دەکەن ئەوانیش شقاقان لێ ڕوو دەدرێتەوە دیسان مەسەلەن هەتا خودی ئەو کۆمەڵە بۆ نمونە چەند بوو دیسان جارێکی تر لە ماوەیەدا شقاق ڕوویداوە یعنی بەردەوام ئەمە ڕوو دەداتەوە زانی بەڕاستی کارێکی زۆر کارشناسانەی دەوێت کەسێک بێت بتوانێت بە وردی ئەوانە لە یەک جیاکاتەوە من دەڵێم هەموو لایەنەکانی کۆمونیزمی کرێکاری باوەڕیان بە دنیای بێتر هەیە دنیایکی دیکەیان هەیە هەمویان بەبێ جیاوازی شتی زۆر باشیشی تێدایە هەمویان باوەڕیان بە ڕەهبەریەکەیە کە قەسەم بەسەری مەنسووری حکمەت دەخۆن و بە ڕەهبەری خۆیانی دەزانن هەمویان خۆیان متعاهد بەو خەتەوە بۆ کێشەکە چییە بۆیە دەڵم کاری زۆر کارشناسانەی دەوێت کە بێنێ ئەمانە لە یەک جیاکاتەوە زۆر جاری وا هەیە ئەم دەڵێم وەکوتم ئەو تەمەنی وانێک درێژ بووتەوە تەمەنی تەبعیدمان درێژ بووتەوە دابڕان لە ناو جامعەدا ئێوە تماشا بکەن تاکوونە مەسەلەن ساڵەکانی 60 و ئەوانە کە ئۆپۆزیسیۆن لە ئێران هەڵدەکەنرێ تەنها یەک ئینشعاب ئەوەندەی کە من لە بیرم بێت لە ناو چەپەکانە ئەو ئینشعابی ئەکسەریەت و ئەقەلیەتە ڕووەدا ئەوەی دیکە جمهوری ئیسلامی سەرکوتیەکە پەیکار لە بەینەبا ڕەزمەندەگان کێکیە بە جێگای خۆی ئینشعابێکی واقعیش بوو نیسان دەتوانێت ئەوە بڵێ ئەم ئینشعابە ئەکسەریەت بەرەو خەتی دوودەڕۆیی ئەقەلیەت ئەو خەتەی هەڵ نەبژات بەڵام ئینشعابی واقعاً کۆمونیزمی کرێکاری لەگەڵ ئێمە بەوەی کە ئێمە ناسیۆنالیستین و ئەوان کۆمونیستن بەوە تەوزیع حەدرێ کەس ناتوانێت ئەو بە هەزار دانە ئەسنادی خەلیجی فارسیشیان نووسی بێ ئەوەی لێ دەرناهەوێ ناڵم جیاوازی نەبوو ناڵم تەبیینی بەڵام بۆ تەبیین و جیاوازیانەی شو ئێمە دەمانتوانی بمێنینەوە لە حیزبێکا و فعالیتیشمان بکردایەت بەڵام وەها فەزاکە قوتبی دەبێتەوە لە کێشەیەکا کەوتم کە تێکەڵ بەشتی ترە بێ و جەمبەی سیاسی مەسەلەکە کەم ڕەنگ دەبێتەوە ئەو وەزیەتانە دروستە ببوو من پێم وایە لەناو ئێمەدا یەک دانە ئینشعاب بەڕاستی واقعی بوو توش ئینشعابی ساڵی 2000 ئەو لایەنەی کە خۆیان بە ناوی کۆمەڵی زەحمەتکێشان و ناسان تاتی تەسیری ڕووداوەکانی ئێران قەراریان گرت خودی هاتنی ڕەوتی خاتەمی و ئیسلاحخوازی و بەرەبەرە دوورکەوتنەوە لە کۆمونیزم ئەوە حاڵی هەم لەوە کرد لایەنێک کە خۆی پێ کۆمونیست نیە لەگەڵ لایەنێ خۆی پێ کۆمونیستە ناتوانێت لە حیزبێکا ببێت بەڵام دوو لایەن ئەوەی کە پارێک ساڵونی وەک لەوە پێش لەگەڵ ئێمە ڕوویدا ئێستەی بە یەک ناو بە یەک بەرنامە بە یەک سیاست بە یەک ئیستراتێژی بەچی تەوزیحیە دەی خۆشیان ناتوان پاساوی بەڕاستی خۆ من ینی من لە پرۆژبوونەوە پرسیارانە ئەم جۆرە گفتمانش بەڕێزیشت یعنی ئەوە نیە مخوانە خواسە بڵێنێ من لایەنێک بە لایەنێک باشتر بزانی چکە هەمووی هەر کۆمونیزمە هەمووی ئەمە برینەکان یعنی برینەکان قوڵتر دەکاتەوە ئەم شقەکانە ڕوودەدا یعنی باشە من پرسیار من بەڕاستی لە هاوڕێیانی کۆمونیزمی کارگەریژە و پرسیارم کردەوە کتم باشە بەرهەمی جیابوونەوە لە حیزبی کۆمونیستی ئێران چ بوو یعنی باشە ئەدیسەیری کە جارێکی شقاق ڕوویدا و جارێکی تر یعنی باشە بەرهەمەکەی چ بوو لەو دەو جیابوونەوە ڕوودا باشە ئەمە ئێستامانی دی عینیشت باشە بەرهەمچی ئەگەر توانیان قۆناغێک لە قۆناغێکی تر بەرنە پێشێ لەوەی کە حیزبی کۆمونیست گرتوێتی دەستخۆش ینی بەڕاستی ینی بەس سەیرەکەی هەمان قۆناغ توانم بڵم ئەگەر لە ڕووی هینیشەوە لە ڕووی لانێ چەندایەتیشەوە نەگا بۆ ئاستەی ئەگەر ئەمە لەوانێ بۆ زۆعەکەشمانەوە نەبێ بەڵام دەبێ ئێمە بیر لە جیاتی ئەوە بکەینەوانێ چۆن ئەم سەرداوانە بە یەکترەوە بکەینەوە ببێتە جوڵانەوەیەکی گشتگیرتر
ینی دوا پرسیار دیارە ئەم مەوزوعەوە دیارە کاتی تری دەوێت مە قسەی لەسەر بکەین لێکۆڵینەوەی تری دەوێت و ئامانجی گەورەتر دەبێت کاری لەسەر بکەین لەسەرەوەی بتوانین ئەم لە جیاتی ئەو ئینشقاقانە ڕوودا ئێمە بین کۆدەنجێک دروستکەین سەیرکەین ئەم پیر و پرۆگرامانەیە لە نێوانەدان بۆ خۆت ئیشارەتی پێ دنیایەکی باشترێ هەمووی کۆکن لەسەرەوەی بەڵارێکە و گروپێش خۆی دروست کردو ناوێکی لە خۆی ناوە باشە بۆ ئێمە نێن لە کۆنفرانسێکدا لە کۆنگرەیەکدا یعنی هەتا لە بەرنامەیەکی ئەوە بین لەسەر چەند خاڵێکی ئاو بەش کاری بەیەکەوە بکەین کاری ئەو خەباتی بکەین ناتوانرێ بکرێت ئێمە حەولمان بۆ داوە ئێمە وەختی خۆی حەولماندا حتا کوێ بەرەیەک دروست بوو کە دوای نشقاخی ناو ئێمە کە ساڵ و نیوەک لەوە پێش ڕوویدا و هاوڕێیانێک کرد بەو ناوەی ئێستا کۆمەڵە سازمانی کوردستان و حیزبی کۆمۆنیست جیابوونەوە ئێمە لەوێدا بووین کە تەبعاً بەداخەوە بە جێگایەک نەگەی خودی ئەوە چۆلەتر بووەوە لە کارێکە لە کوردستان ئێمە خەریکی دەیکەین داوامان کردو لەو حیزب و لایەن و هێزە چەپەکان چ سەربەخۆ چ وەکو حیزب بێن و بەشداری تێدا بکەین دەزانی من پێم وابێ ئەوەی کە ئەتوانێت بە یەکمان گرێبداتەوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە نە جیاوازیە فکریەکانە لە حیزبێکە ممکن نییە جیاوازی فکری نەبێ ئەو حیزبی تەکبوونی حیزبی یەکدانە فکر دەوری نییە لە دەورەی مارکسان نەبوو لە مانیفێستان نەبوو لە ئینتەرناسیۆناڵ یەک و دووان نەبوو لە حیزبی بلشویکان نەبوو کە ئیستالین هێنایی هەموو شتێک دەبێت ئەوە بێ کە ئەو دەیڵێت هەموو شتێک دەبێت ئەوە بێت سوسیالیزم لە جێگایەکە بوو بە مقدس یعنی شتایەکیان هێنا کە بێگانە بوو بە خودی نفسی کۆمۆنیزم و مارکسیزمێکی کە مارکس داڕێژەرەکەی بوو نەکە ئیستالین و ئیستالینیستەکان بۆیە من دەڵێم بەڵام بە هەمووی ئەوانەوە حیزب لە هیچ شوێنێکی دنیا نە لە ڕاستیە نە لە چەپیە نە لە ئاینیە نە لە مەسیحی هەرنەوە ئاینەکانی و ممکن نییە تۆ حیزبی ممکن نە ڕێکخراوبی جیاوازی تێتا نەبێ جیاوازیەکان بە ڕسمیت بناسیت وسوولێکدا بنێ بۆ کاری هاوبەشکردن تێدا ئەوەی کە پێ دکتۆری ئەساسنامە و فڵان و ئەوانە و معیارەکە چی بێ وەسڵبوون بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوە بەڵە جاوە زۆر گرنگە هاوڕێ ئەمە دیارە بەم پرسیار کۆتایی بێ مەسەی سا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێراندا مەسەلە بزوتنەوە کرێکارەکان هەموو بزوتەی مامۆستا ژنان بەردەوام لە بەرەو پێشچووندا ینی خۆشبەختانە ئەمە زیاتر دەبێ بەڵام سەیرەکەی لەنێو ئەوەی پێم گوتی عەرەکەی مارکسیگە تەقوێتی مەسەلەن بزوتنەوە چینایەتەکانە ینی بەشێکی خاڵێکی وشیاردانەوەی کۆمەڵگەیە ئەگەیمە سەیرکەین ئەم بزوتنەوە بۆ خۆی دادەڕوخێ ئەنی کارەساتە ئەوە ئەنی لە جیاتی ئەوەی ئەمە ببێتە ژیلەموویەک بۆ گەشەدانی بزوتنەوە جەماوەریەکان چینایەتەکە لە بەڵام ئێستا ئەو پرسیارەی خۆت وا لێکردەوە بزوتنەوە چینایەتەکان دەبێتە ئارایشدانەوەی کۆمۆنیزم بەرەوە یەکتر گرتر و بڕۆ ئایا من لێرەدا دەتواندرێت لە داهاتوودا ئەم جۆرە کە کاری هاوبەش لە باپەینی ئەم باڵە جیاوازانە بدۆزرێتەوە سەردایەک بدۆزێتەوە ئەنی بەیەکەوەیە جیا لە مەسەلەی بەرنامە ممکنە لە حیزبێکە ئەم بند 80-90% بەرنامە حیزبە چەپەکان لە کۆمۆنیزمی کرێکاری لە ڕای کاریگەر لە ئەقەلیەت لە گشتی بێنە بەیەکەوە 90% لە یەکەچێ 90% بەبێ ئەم ئێستا زۆربان هاوڕێ مەسەلەن هەمووی باسی حکومەتی شورایی دەکەن مەسەلەن بڕۆ دیقەت حکومەتی شورایی یان حکومەتی کرێکاری یا سۆسیالیستی باشە تۆ بێرە تەوزیعی دە لەسەر ئەم سێ حکومەتە هەموو یەک حکومەتە یەک جۆرە سۆسیالیستەکەت کرێکاریەکەت شورایەکەت بەس ئەوێت ینی ئەوەیە ئەمە ناوێکی لە ناومە ناوێکی لە ناو جا بۆیە مەبستێ ئەوە نییە بڵێ وەڵام حاڵ بێن دەتوان بەیەکەوەی نیە دەزانی چۆن بڕێک بریم کراوتە جەستەمان لە جەستەی یەکترمان کردووە لە ئەم برینانە ساڕ من بە بازم پێم وایە دیسانە کە تاکی دەکەمەوە کە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەو برینانە ساڕێژەکە لە سەردەمی شۆڕشی ژینادا لە ناوخۆی وڵاتە کەس نەیدەکوت ئەوە حیزبی کۆمۆنیستە ئەوە باڵی ترێکە لە کۆمەڵە جیابوو ئەوە کۆمەڵەیە ئەوە کۆمۆنیستی کرێکاریە ئەوە نازانم حیزبی حتا کوێ لەگەڵ جەریاناتێکی تریشاکە لە باری فکریشەوە جیاوازیان بوو برینداری یەکتر دەشاردراوە دیفاع لە یەکتر دەکرا لە سەفێکا قەراریان دەکرد شەو داهاتنە سەر شەقام شعارەکان شعاری حزبی نەبوو شعاری جۆمشی و هەمووی ئەوانە وەکان دەڵێم ئەوەی کە برینەکانمان ساڕێژەکە ئەو بزوتنەوەی ناوەیە و هەر حزبێک کە بیەوێ ئەو بزوتنەوە بەهێز بکە بە باوەڕی من خۆشی بەهێزە بێ بە باوەڕی من خەڵکی اعتمادی پێەکەن و ئەگەر پێچەوانەی ئەوەش بێ هەر منکردن و حزبەکەی من بێ من پێما بێ حیزباکە بێتە حاشیەوە هەرچی زیاتر بەڕاوێزە قەرارەگرێت
هاوڕێگان زۆر سوپاس تاسا لەگەڵم بووی عزیزان و خۆشەویستان ئەو ئێستا پێشکەشمان بەرنمەیەکی تایبەت بوو سەبارەت بە هەبوونی تیرۆر و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە هەروەها قسەشمان لەسەر ئۆپۆزیسیۆنی گشتی کرد و ناوخۆی ئێران کرد لە سەر و ناڕزایەتیانەی هەیە و لەگەڵ زۆر بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵا هاوڕێگیان بەخێر بەی سەرسەر و سەرچاومان هیوادارم کات و ساتێکی خۆشتان لەگەڵ ئەم بەرنمەیە بێتە سەر هەر شاد و سەلامەت بوون ماڵ ئەوە سپاس بۆ هاوڕێن بۆ بین